دم باش تماشاوان هجا هون هر درکی هرما کردستان بمرنه ایروج بونا سوسی همین سال بگره آزاد کردنا دبرا سوران ام جزانینگه ها سوران کمبونه خلقو خطابیان سوران پرانیان وان جلو برگن کردی برفکرنه بمربن ام برسیار جوانا بکن جبرکو جلگن کردیش برفکرنه و گرینگیا جلن کردی و روجه دچه راستي جلوبري هر ملتك هوية وملتية او ملتا بويتي تناصين جلوبر يتخوتي تناصين بويا زور زور جرينجا نكتنها روجك بين دانان بو جلكيت كردي بلكو الدوائر حكومي جيك الدوام جيك روجك بيت دانان بوي چنده كدا جلكيت كردي بكنا بخو چونك جلكيت كردي حماية ملت كرده و جلكيت كردي جيك براستي زور جلکی کی جوانات نو کلتورت زور جلکت خلکی دیتر دامت کریه بخو نو دولت دا ماليزيا سپولی بوم من جلکت کردیت کریه بخو يعني نکوان خرا دا باور که روش عیده مت کره اوان خلکی خرا تاد گل من رسمت کشانو دگوت او جلکه کیش تچه ملتی تچه ولاته کی تا او جلکه هنده جوانه هیا من وەکو خانمێکی کورد ئەمڕۆ لە یادی راپەڕینی سۆران و ڕۆژی جلی کوردی کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جلی کوردیە خۆشحاڵم بەوەی کە ئەمڕۆ ئامادە بووم و جلی کوردیمان پۆشی یادێکی مهمە هیوادارم هەموو ساڵێک یادی بکرێتەوە بۆ ئەوەی نەوەی نوێنەوەی تازە ئاشنا بن بە جلی کوردی و کلتورەکەمان نەفەوتێ زۆر سپاس. من قوتابی زانکۆی سۆران ئەمڕۆ بەشداری مەراسمی ڕۆژی کوردین کردێ و هەروەها ڕۆژی ساڵیاد سیوسێمین ساڵیادی ئازادکردنی شاری سۆران خۆشحاڵم کە ئەمڕۆ بەشدارم لێرەدا بەجلی کوردی و یەکپۆش لێرە ئامادەم و پێویستە هەر تاکێک لەم ڕۆژەدا ڕۆژی جلی کوردی جلی بەرگێکی یەکپۆش بپۆشێت و بۆ ئەم یادە. ئەمن وەکو قوتابێکی زانکۆی سۆران ئەوڕۆکە هەم ڕۆژی یادی ڕاپەڕینە و هەم ڕۆژی ئاڵایە بە گرنگم بزانی کەوا جلچی کوردی بپۆشم هەروەکو کە ئێستا دیارە و زۆر گرنگە کە لەو ڕۆژەدا هەم کەسانی کە دەڤەری سۆران و هەم قوتابیانی زانکۆی سۆران جلچی کوردی بپۆشن لەبەرەوەی ئەوە هەم ناساندنی کولتورەکەیە و هەمیش ڕۆژێکی گرنگە ئەوش بەهۆی یادی ڕاپەڕینە. طبعا هەروەکو ئاگادارن ئیدارەی سەربەخۆی سۆران کۆمەڵێک ئاین و ئاینزا و نەتەوە پێکەوە ئیداری سەربەخۆی سۆران دەژین لە نێویشیاندا نەتەوەی ئاشووری هەیە طبعا بە ئاین مەسیحین و نەتەوەی ئاشووری و کلدانیمان هەیە ئەو جلوبەرگانێک کە ئەم ئەوڕۆ لەبەرم کردیە جلو بەرجی ئاشووریانن ویستم جیاوازتر دەربکەوم لە زۆربەی زۆری بۆنەکان بە جلکی وەکو بڵێن کوردی و جەمەدانی سۆر دەردەکەتم بۆ ویستم ئەمڕۆ لەم بۆنەیەوە کە ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەمانجی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران سازی داوە ویستم بەو جلوبەرگانە دەرکەوم بۆ ئەوەی پێکەوە ژیان و برایەتی نێوان نەتەوەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆران پێشانی خەڵکی خۆمان بدەین.